کۆچی دوایی هەڤاڵ بەڕێز مامجەلال کە خەسارەتێکی گەورە بوو یەکەم جار لە گەلی کوردوایی لە عراق دوایی لە ناوچەکەش دەبینی هەڤاڵ مامجەلال سەرکردەیەکی ڕاستەقینەی گەلەکەمان بووە یەکێک بووە لەو سەرکردانەی کە هەمیشە لە خەمی میلەتەکەیە بووە شاری چەمچەماڵ کە پایتەختی شەیدان و ئەنفال کراوانی کوردستانە ئەمڕۆ ماتەم گێڕین بۆ کۆچی دوایی هەڤاڵ مامجەلال بۆیە لە دەستدانی مامجەلال کۆچی دوایی مامجەلال کارە ساتێک بوو بە هیچ سەرکردەیەکی دیکە بە هیچ کەسێکی دیکە پڕ ناکرێتەوە جێگاکەی وەکو خۆی دەمێنێتەوە لەبەرەوەی پیاوی مەزن هەر بە مەزنیش کۆچی دوایەکە بە مەزنی شاتە ناو سیاسەتەوە بە مەزنیش چووە بوو بە سەر و کۆماری عراق بە مەزنیش توانیتی لە ڕێگای وڵاتەکانی دیکەەوە پێشوازی لێ بکرێ بۆیە لە دەستدانی مامجەلال کۆسێکە قەت پڕ ناکرێتەوە جێگاکەی لە دەستدانی مامجەلال فەراغی گەورەیە لە مێژووینەتەوەکەمانە و هەرگیز دووبارە نابێتەوە کەسێکی وەکو مامجەلال بەڵام یەک داوایەکمانەیە ئێمە لە سەرکردایەتی کورد بەگشتی یەک ڕیز بن تەبا بن بۆ خاتری گیانی مامجەلال بۆی ئارام بێت هیوادارین دەست لە ناو دەست تکایە بەس سەیتر دژایەتیکردنی یەکتری ئەوە حاڵی گەلەکەمانە ئەو حاڵی میلەتەکەمانە تەنها بە تەبایی ئێوە ڕوحی مامجەلال شاد دەبێ داواتان لێ ئەەکەین دەست لە ناو دەست بە تەبایی بتوانین درێژە بە ڕێبازەکەی هەڤاڵ مامجەلال بین و ئێمە لێرەوە بەڵێن دووپاتەکەین وەکو گەنجان وەکو ژنان وەکو لاوان ڕێبازی مامجەلال هەرگیز بەرنادەین تا بۆی ڕوحی شاد بێت ئێمە پەیڕە و ڕێباز و پرۆگرامی هەڤاڵ مامجەلالەکەین مامجەلال پیاە بوو تەنها لە یەکێتینە ڕۆی لە چوارپارچەی کوردستان ڕۆی مامجەلال پیاە بوو لە حیمی شەرقە لەوسەد بوو پیاوێک بوو مامجەلال هەچی چەند هێباسێکەی باسکردنی چەند هێباسێکەی کەمە مامجەلال سەرکردەیەک بوو سەرکردەی چوارپارچەی کوردستان بوو مامجەلال تەنها یەکێتی نەبوو کۆچی بەڕێز مامجەلال کۆچێکی گەورە بوو لە هەموو گەلی کورد کەوت کۆچی بەڕێز مامجەلال ئەو کۆچە بوو کە هەموو دنیا ئێستا پرسەی بۆ ئەژێڕێت کۆچی مامجەلال نەک لە گەلی کورد لە هەموو نەتەوەکانی عراق کەوت هیوادارم سەرکردایەتی کورد ئەم کۆچەی بەڕێز مامجەلال بکا بە هەوێنی ئاشتی لە ناو گەلی کووردا و ئیشەڵا کۆچەکەی مامجەلالیش ئەبێ بە خێر و بەرەکەت بۆ گەلی کورد مامجەلال بەس مامجەلالی کورد نەبوو بەس مامجەلالی کوردستانی عراق نەبوو مامجەلالی هەر چوار پارچەکەی کوردستان بوو باوەڕم پێ بکەن لە ئێوارەوە ناخمە قوڵێکە ئەو پرسی بەڕێز مامجەلالم بیست باوەڕکمە دایکم باوکم دوو خاڵۆم برایەکم مرد ئێشی ئەم پیاوە بەڕێزەی پێم نەگەیان باوەڕم پێ بکەن لە ئێوارەوە لە هەموو ماڵەکەی ئێمەیە تازەیە پرسەیە بۆ کۆچی ئەو پیاوە بەڕێزە بێگومان کۆچی دوای مامجەلال زێرێک بەس لە کورد نەکەوتووە بەڵکو ئەتوانی بڵێ تەواوی ناوچە کەوتووە چون مامجەلال یەکێک بوو لەوانەی کە ئیمانی تەواوی بە دموکراسیەت هەبوو ئیمانی تەواوی بە پێشکەوتنی گەل هەبوو پێشکەوتنی نیشتیمانەوە پێشکەوتنی هەموو جیهان هەبوو زۆر دووربین بوو لە کارەکانیدا من وەکو مامۆستایەکی زانکۆ ئەمە یەک زیکرایەتی بگەڕمەوە لە 2000 ئەوە بوو کە زانکۆی سلێمانی پێویستەیەکی زۆری بە ئەجیزە و شتیوا بوو یەکسەر 1 ملیۆن دۆلاری بۆ تەخسیس کردین کە ئێمە مەجموعەیەک بووین ئیفاد کران بۆ کۆماری ئیسلامی ئێران لەو کاتەدا توانیمان زانکۆی سلێمانی نەجادێن و یەکێ لەوانەش ئەبێ بزانین مامجەلال بۆ هۆی دروستکردنەوەی جارێکتر دووبارە بنیاتنەوەی زانکۆی سلێمانی مامجەلال گەشتبین بوو مامجەلال ئینسانێک بوو دایمە ئیمانی بەوە هەبوو کە ئەم گەلە ئەبێ نەجاتی بێت ئەبێ ڕزگاری بێت لەبەر ئەوە ئێمە لە دەستدانی مامجەلال و نەمانی مامجەلال بێگومان کۆستێکی زۆر گەورەیە جێگای پڕ نابێتەوە بەڵام ئێمە ئەبێ هەچۆنێک بێت هەڵ بدەین ڕێچکەکەی ئەو بگرین هەڵ بدەین ئەوەی کە ئەو بنیاتی ناوە ئێمە بتوانین برەی پێ بدەین جەنابی مامجەلال خەسارەتێکی ئێجگار گەورە بوو چکە مامجەلال کەسێکی یاساناس شوێنەوارناس زمانزان شارەزا لە کولتوری گەلان و شارەزا لە بواری مافی مرۆڤ پارێزەری خەڵکی فەقیر و هەژار و لە ڕووی ئیداری کەسێکی مامۆستای ئیداری بوو و هەروەها لە ڕووی سیاسی بە شارەزایی بە ئاگداری دۆست و دوژمن نەک هەر نەتەوەی کورد نەتەوەی فارز نەتەوەی عەرەب نەتەوەی تورک و هەروەها گەلانی تر لە دەرەوە مامجەلال کەساتێکی و دیبلۆماتێکی گەورە
مامی گەورە برای گەورە و هەروەها دەتوانم بڵێم یەک سیاسەتی جوانی مام جەلال ئەوە بوو کە بڕوای بە پێکەوە ژیانی گەلا هەبوو بڕوای بە پێکەوە ژیانی دینەکان هەبوو و هەروەها ڕزی لە بۆچوونی جیاواز دەگەر و هەر لەسەر ئەوە سیاسەتی چەپکە گوڵەکە دڵنیام تا 50 ساڵی تریژ ئەو سیاسەتە لە ناوگەلی کورددا دەمێنێت چووکە نەخشە ڕێژەکەی دامەزرێنەرەکەی ئەو سیاسەتە جەنابی مام جەلال بوو.